میراث لە قانونی ئەحوالی شخصی عێراقیە لەسەر شەریعەت وەرگیراوە، لەسەر شەریعەتی ئیسلامی. خوشک و برا کچ و کوڕ وەکو یەک نین. کوڕ دوو ئەوەی کچێکە بە پێی نەسی قورئانی پیرۆز للذەکەر مثل حەظ الأنثەیین لە شەریعەتیشا هەروایە و یاساش بە هەمان شێوە لێوە وەریگرتووە. بەڵام ئەوانەی کە ئەڵێن نێرومێ وەکو یەکە تێکەڵاویەکەن. مڵکی ناو شارمانەیە مڵکی سەرفا بە عەرەبی نێوچەوان پەیاکراوە بە پێی قەسامی شەرعیەک لێ لە مەحکەمەی باریکەسێتی. بەڵام مڵکەکانی تر ئەوانەی زەراعین ئەکێڵرێت مڵکی حکومەتە حەقی تەسەڕوفە، حەقی کێڵانە، نێرومێ وەکو یەکە لەوەیە. هەنێک ئەڵێت کچ بۆ یەکەمتری بەرەکەوێت لەبەرەوەی کچ وەکو پیا و مەسئولیاتی لەسەر نییە. کچ کە شوو ئەکات ئەچێتە ماڵە خەزوران، ئەچێتە ماڵە مرد، کەم مەسئولیاتی لەسەر، پێویستی بە مادەیەک نییە لەگەڵ خۆیان بێ. بەڵام کوڕ زیاتر مەسئولیاتی لەسەرە. ئەمە ڕەئیەکە. بەڵام من ئەو ڕەئیە زۆر بە تەواوی دانانێم، چونکە خوای گەورە لە قورئانی پیرۆزا بەشی خوشک و برا یاوە لە دایکەوە بە یەکسانی. یعنی ئەگەر یەکێک بمرێت مناڵی نەبێ، خوشک و برای هەبێ من الأم، تەنها دایکیان یەک بێ، وهم شركاء في ثلث. خوای گەورە لە قورئانە فەرمی ئەوان شەریکن لە سولسا، یعنی نێرومیان فەرقی نییە. ئەی ئەگەر پێویستی لەسەر ئەساسی پێویستی نێرومێ جیاکرا بێتەوە، خۆ ئەوانیش نێرومێن بۆچی بە یەکسانی خوای گەورە بەشیانی یاوە؟ تەنها لە یەک حاڵەتا نێرومێ یەکسانە کە ئەگەر خوشک و برای مردووەکە بوون لە دایکەوە، تەنها لە دایکە هاوبەش بێ من الأم. تەنها لە قورئانی پیرۆزە لە دوو حاڵەتا باسی ئەکات کە کوڕ دوو ئەوەی کچە کچێک نیوە. ئەگینا حاڵەتی وامان هەیە لە 33 حاڵەتە کچ لە کوڕ زیاتر ئەبات. بەڵام ئەو حاڵەتانە کەمیەنە لای ئێمە. ئەو حاڵەتانە چین؟ زۆر کات هەیە کوڕ پێڵێن پشت نێرینە، کاتێ مڵکی بەرەکەوی هەرچیەک مایەوە بۆ ئەو. جاروا هەیە لە بەعزە حاڵەتێکە هیچی بۆ نامێنێتەوە. خوای گەورە ئەفەرمێ ئەگەر یەکێک کچێکی هەبوو بە تەنها نیوەی بنێ، باقەکەی بۆ نزیکترین نێرینە. ئەگەر کچێک زیاتر بوو دوو لەسەر سێی بنێ، باقەکەی بۆ نزیکترین نێرینە. بۆ نمونە ئەگەر خوای گەورە نەیفەرموایە للذەکەر مثل حەظ الأنثەیین، ئەگەر یەکێک کچێکی هەبووە لەگەڵ 5 کوڕا، ئەبوایە ئەو کچە بە تەنها نیوەی مڵکەکەی ببردایە، نیوەکەی تری بۆ 5 کوڕەکە. بەڵام لەوێ ئەفەرمێ ئەگەر نێرومێ بوون ڕجال وەنیسان ئین کانە ئوخووە، ئەوە دوو بۆ کوڕ یەک بۆ کچ. کچێک تەنها نیوەی میراتە بە. حکومەتی عێراقی لە ساڵی 1970 ئەڵێ تستحق بنت أو بنات ما تبقى من التركة بعد أخذ الأبوين والزوجين فروزهم وتستحق جميع التركة عند عدم وجود أي واحد من أمواتك. كچێک یا کچەکان ئەگەر ژن و مێردی مردووەکە بەشی خۆیان برد، دایک و باوکی مردووەکە بەشی خۆیان برد، هەرچیەک مایەوە بۆ ئەو کچە. و ئەگەر ئەوان نەبوون هەمووی بۆ کچەکە یا مەجموعە کچ. ئەمە لە ساڵی 1970. لە ساڵی 1983 وتوێتی تعدیلی کراوە پێچەوانی نەسی قورئانە، نەک پێچەوانی ئیجتیهاد و حەدیثیش. ئەڵێ ئوخت الشقیقە بمەثابة أخ الشقیق في حجب، واتە خوشکی دایک و باوکی وەکو برای دایک و باوکی وایە لە حکمی میراتە، لە حکمی حەجبە. واتە وەکو وایە برایەکی هەبێت، ئەگەر تەنها خوشکێکی هەبێت ئێمە نیوەی میراتەکەیمانات. ئێستا ئەگەر ئەو قانونە جێبەجێەکەین هەموو میراتەکەین بەو کچە، هەرچی ئەوە کانیکەیە بێ بەشەبە. ئەمە لێرەیە ئێمە ئەڵێن قانون شتێکی باشی کردووە، بەشی کچی کردووە بە بەشی برا. نەخێر، هەچ خوشک و برایەک پێش ئەو مردبن میرات نابن، کەوا بوو قانون شتێکی تعدیلێکی خراپی کردووە. ئەوانەی کە دایک و باوکیان ئەمرێ لە پێشە هەتیون، گوناحن، گەورە نەبوون، مناڵن، هەژدەیان تەواو نەکردووە، بە پێی ئەو قانونە میرات نابن. یعنی هەش تعدیلاتێک ئەەکەی مەجموعەیەک سلبیاتیشی لێوەیە. جاکەوا بوو هەر شەرعەکە چۆنە وا بڕۆین باشە. پەرلەمانی کوردستان لە ساڵی 2015 تعدیلاتێکی کردووە، ئەڵێ هەچ کوڕ و هەچ خوشکە زاو برازایەک باوکو دایکیان لە پێشە مردبن میرات ئەبن. یەکەم شت نەیوتووە کام خوشک و زاو برازایانە، بە موتڵەقی باسی کردووە. ئەولاد الإخوة من الأم لە دایکەوە باسیەکات، لە دایک و باوکەوە باسیەکە یا لە باوکەوە. ئەوەی دایک و باوکەواتە دایک و باوکیان مشتەرەکە، ئەوەی لە باوکۆیەواتە باوکی ژنی کە هێناوەتەوە، ئەوەی لە دایکواتە دایکی شووی کەی کردوێتەوە. ئەمانە باس نەکراوە، تەفاسیلی نەکردو و
هێناوێتە مەحاکیمەکانەوە جێبەجێکە، مەحاکیمەکانیش بەڕاستی نازان چۆن جێبەجێکن. من خۆم کە جێبەجێیەکەم ئەو برایە زینووەکەمەوە ئەگەر بە زینوێتی بەشی بر بەشێن بە مناڵەکان، ئەگەر خۆی بخۆی زینو بوو بەشی نەبر هەر بەش نایان بە مناڵەکان، خۆی لە حاڵی حیاتی خۆیان بێ، ینی مردن بێتە هۆکاری ئەوەی کە یەکێک میرات نەبا من بەشی هێمێ. ئەو یاسایە وا جێبەجێیەکەم. یاساکە بە قازانجی ژن نییە. لەبەرچی؟ لەبەر ئەوەی کە ئەگەر کشێک خۆی هەبوو هەموو میراتەکە بە، بەڵام یاساکەڵی هەرچی خوشکە زاو برازاشێ باوانیش بەش بەر کەوا بوو ڕەفیقێکی بۆ کچ دۆزیەوە. ئەمە یەکەم. دووهەم ئەگەر بەو بابایە ئەو کچە زەرەری کرد، بەس بەو بابایە کە ئەڵێ خوشکە زاو برازە با میلاد بەلێ ئێ خوشکە زاو برازە هەر نێرمێنەی تایە لەوێ کچ قازانجەکە، یعنی لەم لاوە چاکی کەی لەو لاوە خراپە بێت. بەڕێی من ئەم تعدیلاتانە بەڵێ ئیسفادەی لێ ناکەی. ئەنجام مەوزوعەکەش قوڵ ئەبێتەوە. مڵکێک هەیە ئەڵێ بەرەو زازا با بچێ، یعنی خوشکە زازا، برا زازا، کوڕە زازا بەرەو خواردریش. خۆی ئەم مەوزوعە لە ساڵی 79 دروست بوو لە عێراق، لە دووەلی ئیسلامیە لە میسر و ئەردەن و سعودیە لە پێش ئەوە دروست بوو. حاڵەتێک بوو کە باوکێک لەگەڵ کوڕەکەیان بە سیارە ئەچون بۆ کاسبی لە ڕێگە دامیان کرد. هەموو جوهد و ئیمکانیەتی ئەو باوکە بوونی ئەم کوڕەوە بووە، بەڵام مناڵی ئەو کوڕە بێبەش بوو لە میرات. لەبەرەوەی پێکەوە مردن نەیانزانی کامیان لە پێش کامیان ئامردووە. قانونێکیان دەرکرد ناویان ناوەسیەتی واجبە. لە ساڵی 1970 عێراق جێبەجێیەکە. حکوومەتی هەرێم ئەڵێ ئەو وەسیەتەم درێژ کردەوە بۆ خوشکە زاو برازە و بەرەو خواردریش. لێرە هەر ئەوەندە باسی کردو، باسی تەفاسیلی نەکردو، با باسی تەفاسیلی کردە مەبەستی کام خوشکە زاو برازە. لەبەرەوەی کەسێک دایەنێ کە ئەهلی ئیشەکە نییە. تۆ قانونێک دانەی بۆ نەقابەی بۆ دکتۆرەکان، وەرە 4 دکتۆر بەرە پرسیان پێ بکە. قانونێک دانەی بۆ مهندس، قانونێک دانەی بۆ شارەوانی، وەرە با 2 خەبیری شارەوانی بێ پرسی پێ بکە، نەک بخرێتە پەرلەمانەوە دەست بەرزکەنەوە بە 1 و بە 2 بە کەم و بە زۆر. ئەوەی کە پەرلەمان بڕیاری لەسەر با ئەبێ ئێمە تەنفیزیکە. من تۆ ئەو هاوڵاتی کەسێکی کە ئەبێ بە قانون. پەرلەمان کێیە؟ پەرلەمان ئێمەین. کورکراینەوە لە ناو 100 کەسە، لە ناو 111 کەسە. قسەی ئێمە ئەکەن ئەوانیش. کەوا بوو قسەی ئێمەیان کردو بڕیارەکە واجب تەنفیزە بەسەر هەموو دام و دەستگاکانە. ئەتوانن لە شوێنیکەوە مافی ئافرەت بن. قورآانی پیرۆز ئەحکامی زۆری تایە، قوانینی زۆری تایە. دەستکاری ئەو قوانینانە گرانە بەسەریانە تێ ناپەڕێ. حزبی بەعس زۆر بە جوانی دەستکاری قانونێکی کردووە وەکو جەماعەتی لای خۆمانی نەکردووە. ئەڵێ کچ خوای گەورە کە نیوەی یاوە پێی، ئێمەش بەزەی ئەو خوایەمان بەرکەوتووە نیوەکەی تریشمان بۆ گەڕاندەوە، یعنی کولی یا بە کچ، هەموو یا بە کچ. قانونەکە واڵێ ئەڵێ ئەو خوایە بەزەی هاتووە بە کچە، ئێمەش پارچێ لەو بەزەیەمان وەرگرتووە نیوەکەی تریش ئەگەڕێنینەوە بۆ کچەکە. یعنی بەو شێوازە مەدحی شەرعی کردووە، وەصفی شەرعی کردو، نیوەکەی تریشیاوەتی و مخالەفەشی کردووە لە هەمان کاتە. یعنی هەدەفەکەی خۆی پێکاوە. لەبەرەوە کچ ئێستا منافەسەی ئامۆزا ئەکات، منافەسەی باپیرە ئەکات. ئەگەر باپیرە هەبێ باوکی باوک، برا کوڕ ناتوانێ باوکی باوک بێ بەشکات، کچ ئەتوانێ باوکی باوک بێ بەشکات لە میلاد. یعنی ئەگەر مردوویەک باپیرەی مابێ و کچێکی مابێ هەمووی بۆ کچەکەی، بەڵام ئەگەر کوڕێکی مابێ هەمووی بۆ کوڕەکە نییە. یعنی کچ لەوە بە قووەتە. هەموو قوانینی ئەحوالی شخصی لە شەرعەوە هاتووە، تعدیلات کراوە تا توانیوانە کە مخالەفەی شەرع نەکەن. بەڵام لە میراتە چونکە حەدی بۆ دانراوە، خوای گەورە لە هەموو ئاەتێکی میراتە بەدوایە فەرمێت تیلکە حدود الله، ئەمە سنووری منە مەی بەزێنن، ئەوشی سنووری من بەزێنێ وا هەڕەشەکان ها. لەبەرەوە تەنها 2 حاڵەتە سنووری خوای گەورەیان بەزانوە، لەوەی کە کچیان بە مەسابەی کوڕ کردووە لە کاتی نەبوونی کوڕە، لەوەی خوشکیان بە مەسابەی برا کردووە لە کاتی نەبوونی برایە.
بەڵام ئەمەی کە ئەڵەیەکێک پێش باوکی مرد میرات بەرەوێکی پێشین برد ئەمە پێچەوانەی سبوداتی دین نییە، نە پێچەوانەی قورئانی پیرۆزە، نە پێچەوانەی حەدیثە، پێچەوانەی ئیجتیها و ڕەئی عولەماکانە. ڕەئی عولەماکانیش بە مەکان و زەمان و بە زروف ئەبێ بگۆڕ گۆڕانکاری تیابێ. من لەگەڵ ئەوەیان کە کچێک کوڕێک پێش دایک و باوکی مرد میلاد بەرێ، شتێکی زۆر باشە، چونکە مناڵەکانی هەتیون و گەورە نەبوون و پێویستیان زیاتر پێ، وەکو مام و پور و خاڵەکانیان نییە، ئەوان ماڵ و حاڵێکی خۆیان هەیە و تەمەنێکیان زیاتر، ئەوان پێویستیان بە ڕعایە دین بۆ ڕەحمەت هاتووە، حەقی خۆیەتی ئەو دەستکاریان کردو.